بەناوی خوای بەخشندەی میهرەبان جوانترین سڵاوتان لێبێت بینەران و بیسەرانی عزیز و خۆشەویست من دانا محەممەد ئەڵقەیەکی نوێ لە پڕۆگرامی ئەمڕۆ پێشکەشەکەم. خۆشەویستان دەنگدان بۆ خولی شەشەمی پەرلەمانی کوردستان لە 20 ئۆکتۆبەر کۆتایی هات دوای ئەوەی 24 ساعت بەسەر کۆتایی هاتنی پرۆسەکەتە تێپەڕی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق ئەنجامی بەرایی لە 99.6 ڕاکەیان هەر لە دوای بڵاوبوونەوەی ئەنجامەکان 5-6 لایەن لە هەرێمی کوردستان ناڕزایەتیان دەربڕی و ئاشکرایان کرد کە ئەوە دەنگی ئەوان نییە و دەنگەکان دەستکاری کراوە یان ساختەکاری کراوە. لێرە و لەوێ زۆر بینیمان و زۆر بیستمان کۆمەڵێک بابەت لەسەر ئەم پرۆسەیە باسەکرێت. ئێمە ئەم شەو لە بەرنامەی ئەمڕۆدا میوانداری بەڕێز دکتۆر بێستون حەمە ساڵح بەرپرسی مەکتەبی هەڵبژاردن و ئاماری کۆمەڵی دادگەری کوردستانمان کردووە لەسەر ئەم تەوەرەیە گفتوگۆ قسە دەکەین. دکتۆر سڵای خوا دەبێت. ڕۆژانی ڕابردوو زۆر سەرقاڵ بوون لە کاتی بانگەشەیە بە بانگەشەکردن بۆ سەرخستنی لیستی کۆمەڵی دادگەری. لە ڕۆژی دەنگدانە ئاگادار بووین زۆر سەرقاڵ بوون بۆی کۆمەڵە گرفتی نەخوێندنەوەی پەنجە و کارت و ئەم بابەتانە هەبوو بە بەردەوام لەسەر خەت بوون لەگەڵ کۆمیسیۆن. بەڵام ئەوەی چاوەڕوان ناکرا چونکە هەموو هێزولایەنەکان باسییان لەوە کرد ئەم هەڵبژاردنە کۆمیسیۆنی عێراق بەڕێوەیە با زۆر پاکە بێت زۆر نەزیهە بێت وا چاوەڕێکرا وا دڵنیاییتان درابووە ئێوەش واتان بە دەنگدەرانی خۆتان وت. بەڵام دوای ڕاگەاندنی ئەنجامی بەرایی شتێکی کەمان بینی. من حەزەکەم هەر بەڕاست بزانم ئەم چیرۆکە چۆن ڕوویدا چۆن گوزەرا بۆ هەڵبژاردن بەم ئاقاری ئێستا گەیشت. بەڵێ بەناوی خوای بەخشندەی میرەبان سڵاو بۆ جەنابەت کاکدانان دەستخۆشیم بۆ هاوکارانی بەڕێزیشت و سڵاو ڕێزیش بە بینەرانی بەڕێز. دیارە ئێمە لایەنەکان خۆمانەزانین کە پێویست بوو لە 6 یانزەی ساڵی 2022 لە هەرێمی کوردستان هەڵبژاردننی گشتی بەڕێوە بچوایە. لەو کاتە تاوەکو ئێستا ئێمە لایەنەکان بە تایبەت پارتی دیموکراتی کوردستان بە دوای یەکێتی نیشتیوانی کوردستان ئەم دوو لایەنە پێک ناهاتن لەسەرەوەی کە یاسایەکی گشتگیر و یاسایەکی پێشکەوتوو هەڵبژاردن لە هەرێمی کوردستان بەڕێوە بچێەوە. کارەکەشیەوە بوو ئەوانیان زانی چی نەهامەتیان بۆ وڵاتە دروست کردەوە و چەندێک خەڵکیان تووڕە کردەوە و چەندێک خەڵکیان تووشی گرفت کردووە و خەڵکیان برسی کردووە معاشیان دواخستووە. هەموو ئەم قەیرانانە ئەیانزانی دەرەنجامی ئەم قەیرانانە پاداشتەکەی وەرەگرنەوە کە ئەوان سزایەکی قورس وەرەگرن لەلایەن خەڵکی هەرێمی کوردستانەوە. بۆیە بە ناچاری دوای ئەوەی کە چەندین ڕێوشێنگ گیرایە بەر لە دادگای باڵای فیدراڵی پەرلەمانیان بە نایاسایی درێژ کردەوە دوای پەرلەمان داخرا و هەروەها هەندێک بەرگە و مادەی یاسای هەرێمی کوردستان لەلایەن دادگای باڵای فیدراڵیەوە گۆڕانکاری بەسەرات. ئەم دوو هێزە ناچار کران بۆەوەی کە پابند بن ملکەج بن بەوەی کە هەڵبژاردننی گشتی ئەنجام بدرێ. دوای ئەوەی 5 جار سەرۆکی هەرێم کاتی دانا بەڵام نەکرا بۆ لە 6ەم جارە کە 20 ئۆکتۆبەر بکرا. ئێستا ئێمە لەو کاتە تا ئێستا لەگەڵەوە بووین بۆ نمونە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق ئەم کارە بەڕێوە با لەبەرەوەی کە ئەمانزانی کۆمیسیۆنێک لە هەرێم دەستەمووی ئەم دوولایەنە هەموو شتێک بە ئارەزووی ئەم دوولایەنە بەڕێوە ئەبات. بۆیە پەنابرا بە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق. ئەوەی کە باسە کرێ من ئەم ڕۆیشت لە کۆنگرەی ڕۆژنامەنووسی باسم کرد ئەوەیە ئێمە ئەوەی کە دڵنیاییمان داوە بەوەی کە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق ئەو ڕێککارانی گرتێبەر وەکو خۆی ئەو خشتە زەمەنیە جێبەجێ کرد و ئەوەکو خۆی ئەوەی کە پلانی بۆ دانابوو ئیشی لەسەر کرد. ئێستا ئێمە ئێستەی شەڵێنەوە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق لە چاو کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێمی کوردستان ئاسمان و ڕێسمانی بفەرقە. ئەم لە ڕووی توانای تەکنیکیەوە لە ڕووی توانای زانیاری و خیبرەوە لە ڕووی ئەوەی کە تۆماری دەنگدەرانەکەی پاکترە لە ڕووی ئەوەی کە کارتی بایۆمێتری دەنگدان بەکارێنرێ لەوێ زیاتر شێوازەکان تەکنیکەکان پێشکەوتوترن. ئێستاش ئێمە ئەوە ئەڵێنەوە بەڵام ئێمە پێمان وابوو کۆمیسیۆن هەموو ئەمانەی کە کردوێتی و هەموو ئەم تەکنیکانەی کە
ئەوە کۆڵێت چوارچێوەی کاری کۆمسیۆن بوو هەمووانیشی لە دەرەوە لە ناوەوەی چوارچێوەکەیەتی بڵێن زایر و باتینەوەی کە دیار و نادیارە هەمووی وەکویەکە بێ بەڵام ئێمە بینیمان دوای ئەوەی کە ئەنجامەکانی دەستپێک سەرەتایی لە هەرێمی کوردستان ڕاگەیەنرات ئەنجامەکان بەو جۆرە نەبوون و ئێمە زانیمان کە بۆ نمونە ئەنجامەکان کە بەو جۆرەش نەبوون ڕاستەوخۆ نەکەوتینەوەی کە توانج لە ئەنجامەکانی کۆمسیۆن بدەین هاتین دەستمان کرد بە ئەو بەڵگە و داتایانی کە لە بەردەستمانە بوو تۆ خۆتە زانی ئێمە پێش ئەوەی ئەنجامی دەستپێک ڕابگەیەنرێ کۆمەڵێکی زۆر لێرە و لەوێ کۆمەڵێک شتمان بۆ ئاهات بەڵگە و داتا ئاهات وە گلەی و ڕەخنە ئاهات وە خەڵک بڕوای وابوو کە ئەم جۆرە لە کارانە هەیە بەڵام ئێمە چاوەڕێ ئەوەمان کرد کە کۆمسیۆن ئەنجامەکان ڕابگەیەنرێت چونکە ئەو میزداقیەتی کە کۆمسیۆن لە لای ئێمایی بوو پێمان وا بۆ میزداقیەتە ئەبێ بیپارێزین تاوەکو لە زاری خۆیانەوە شتە بیسین کە لە زاری خۆیانەوە شتمان بیست ئێمە کاک دانا پێش هەڵبژاردنیش ئەم لایەنانەیە مرۆکە کۆنگرەی ڕۆژنامە نووسیمان ئەنجامدا و قسەمان لەسەر پرۆسەکە کرد ئێمە کۆمەڵێک 5 هۆشداریمان بە کۆمسیۆن لەگەڵ تیمی یۆنامی تیمی هەڵبژاردننی یۆنامی لە هەولێردا لە کۆبوونەوەیکی چەند کاتژمێری ئەو هۆشداریانەماندا بەڵام کۆمسیۆن بە هەموو شێوەیەک زۆر بە یعنی بە ئەو پەڕی سیقە و متمانەوە ئێمەی ئاگادار کردەوە کە ئەم شتانە ڕوونادەن ئەم شتانە ئێوە باسێکن بوونی نییە بە هیچ جۆرێک نابێت ئەگەر ئەم شتانە بوو ئێوە ئەتوانە و کاتە نیشانی پرسیار لەسەر کاری ئێمەدا بنێن لەلا ڕدەگرم یەکێ لەو پێنج خاڵە من ئاگادار بووم بابەتی مۆبایل بوو کە نابێ ببرێتە نێو وێستگەی دەنگدانەوە بەڵام خۆ بە ئاشکرا لێرە و لەوێ هێزە چەکدارەکانی یەک و دوان نا سەدان و هەزاران وێنە بڵاوکرایەوە کە دەنگیان داوە بەچێ و دەنگیان نایەوە بەچێ ئەی کە ئەمە تێپەڕی بەسەر کۆمیسیۆنە بۆ هەڵوێستی جدیتان بۆ ڕۆژی دەنگدانی گشتی ئێمە کاکدانا لە ڕۆژی دەنگدانی تایبەت و گشتیش ئێمە ڕۆژی دەنگدانی تایبەت بینیمان بە ژمارەیەکی زۆرم کارە کرا بەڵام بیانوەکەی کۆمسیۆنەوە بوو کە هێزی تا هێزی ئەمنی و تەداخولاتی ئەمنی و ئەمانە ئێمە ئەمەمان کۆنتترۆل کرد ئێمە لەگەڵ کۆمسیۆن لە 19مان چینەوە سەرخەت کە ئەمە قابل قوبوڵ نییە ئەگەر ئێوە ناتوان بڕیار و ڕێنمایی خۆتان جێبەجێ بکەن فەرمونون با ئێمە هەڵوێستی تر وەربگرین بەڵام ئەوان دڵنیاییاندا و خودی بەڕێز حاکم عومەر سەرۆکی کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان کاتژمێر 8 و دروست لە نێوان 8 و 9 بەیانی 20 مانگ داوا یعنی ئەوەی ڕەت کردەوە بە هەموو شێوەی ڕێیان لەوە گرتووە بەڵام ئێمە لەوێش باسی ئەوەمان کرد ئەگەر ڕێ لە مۆبایل لە ڕسم نەک مۆبایل بردنە ژۆر لە بەکارێنانی لە ناو وێزگەی دەنگدان نەکرێتەوە ڕێ نەگیرێ ئەوە دەرەنجامێکی خراپ تووشە بێ کە دەرەنجامەکەی ئەوەیە دەنگی پوچەڵ زۆرە بێ بێگومان زۆریش بوو کە ئێستا 210,000 نزیک بە 210,000 دەنگی پوچەڵ لە هەرێمی کوردستانەیە کە ئەمە ڕێژەی لە سەدا یعنی تقریبا 7.5 ئەوەیە کە دەنگی داوە کە ئەمە ڕێژەیەکی بەرزە بۆیە کۆمسیۆن لەگەڵ ئەوەی کە ڕێک کارەکانی زۆر تێر و تەواون بەڵام بەداخەوەنەی توانی ڕێبگرێ لە مۆبایل بەداخەوەنەی توانی کۆمسیۆن نەیتوانی کە دڵنیایی بە ئێمە بدات جیازەکان وەکو خۆیان ئیشەکەن وەکو خۆیان کارەکەنە و دەنگەیە چێتە لە دەرەوەی سندوقە چێتە ناو سندوق کە دێتە دەرەوەی سندوق هەمان دەنگە بن هەمان ئەنجامە بن بەڵام بەداخەوە ئەمەشی نەتوانین ڕێبگرێ ئێمە بۆ نمونە ئێمە لە دەنگدانی تایبەت یعنی بیرمە من خۆم ئەمەم بە کۆمسیۆنت بە ئەنجومەنی کۆمسیاران هەمووی لەوێ بووتم کاکە ئێمە لەگەڵ ئەوەی یەکێک لە داواکاریەکانمان هاوڵی دەنگدەر بۆ دەنگدانی تایبەت نەبێ یەکێک لەو دادوەرە بەڕێزانە دەستی کرد بە پێکەنین وتی ئەم قسەی ئێوە جێ پێکەنینە وتم بۆ وتی چونکە کارمەندی هێزەکانی ناوخۆ و پێشمەرگە و ئاسایش و ئەمانە منتەسیبی حکوومەتن منتەسیبی حکوومەت ئەبێ خوێنەوار بێ کەواتە نەخوێنەوار بوونی نییە بەڵام هەر کۆمسیۆن خۆی بڵاوی کردەوە کە 7,000 ئەوەندە کەس بە نەخوێنەواری لە هێزە تایبەتەکان دەنگیانداوە یعنی معقول نییە خەڵک دوو نەجمە و داڵێکی هەبێ بە نەخوێنەوار حساب کرابێ کە یەک نەجمە واتە زانکۆی تەواو باش ئێستا پرسیارێکی جدیەتە ئەراوە دەنگدەر یعنی لایەنە سیاسیەکان گەرمیەکەنەوە باز لەوەکەن کە پرۆسەکە باشە و ئەوەی ئێمە لی تێگەیشتون تەواوە و خەڵک بێتە پرۆسەکەەوە ئەم جارە ینی کاکتۆر ئەوەی کە گلەی بێ لە دەنگدەر نەبوو چونکە گەرجاران ئەوترا لە سەتا
25 و 30 و 35 دێتە دەنگدان ئەم جارە 1970 هات بێگومان بە قسەی ئێوە و لایەنەکان هاتنە سەر سندوقی دەنگدان بەڵام تاوانی ئەوان چییە دەنگەکان بە ئەمانەت داوە بە ئێوە بەڵام دەنگەکەی نەگەیشتۆتە شوێنی خۆی ئێوە چیەکەن بۆ ئەمە ئێمە ئەوەی ئەیکەین فشاری دەنگدەرامانە فشاری خەڵکی هەرێمی کوردستانە ئەمڕۆکە ئێمە ئەمڕۆ ئێمە و لایەنەکانی تر ئەنجامێ دەین چونکە ئێمە دەنگدەرانی هەرێمی کوردستان ڕێگە نادا بە ئێمە لەوەی کە بێدەنگ بین لەو دەنگی کە بە ئێمەی داوە بەلای هەر لایەنێکی داوە یعنی تۆ تەسەوەر کە ئێمە لە سلێمانی لە ولێر لە دووەک لە هەڵەبجە فشارێکی زۆر زۆرمان لەسرە خەڵکانێکی زۆر زۆر هەیە ئامادەیە بێت یعنی لەگەڵمان بێ لەگەڵمان دەست لە ملان بێ لەگەڵمان هاوکار بێ بۆ ئەوەی کە ئەم بەڕاستی دزینی دەنگ و بەکارێنانی دەنگی خەڵکی تر بۆ بەرژەوەندی لایەنێک بە هیچ جۆرە قبوڵ نەکەین ئێمە لەسەر خەتین وەڵامی دەنگدەرانی خۆمانمان داوەتەوە و فشارەکانی ئەوانە وای لێ کردوین کە ئەبێ ئەم جۆرە لە ساختەکاری ڕێلێ بگرین بە هەر شێوازێک بووە لە هەرێمی کوردستانە لە دەرەوەی هەرێمی کوردستانە لە دادگای باڵای فیدراڵێ لە پەرلەمانی عێراقی ئێمە هەموو ڕێگارەکان ئێستا ئەوەی ئێوە بۆتان ڕوون بووەتەوە دوای ئەوەی کە ئێستا گۆمەکە لێڵێکەی نەماوە ئێوە تەسەورەکەن ئەم تەزویرەی کرابێ و ئەمی کە پێوتێت دیزاین کاتی خۆی پارتی ئێمە ناچینە هەڵبژارنێکەوە کە دیزاین کرابێ دوایی چوون نووسەران بەشێکان دەڵێن ئەوان خراونەتە معادلەی دیزاینەکە و بۆیە ڕازی بوون ئەم دیزاینە چۆن کرایانی ئێستا ئەنواع شێوازەوتر بۆ نمونە ئەوترێ من دەنگم داوە بە لیستی کۆمەڵ و بە کاندیدەکە تۆ بەڵام کە چۆتە ناوە ئەمەی سڕیەوە تۆ کردوتی بە کاندیدێکی تر بەشێکی دەڵێ نا پوچەڵی کردوتەوە ئێستا بۆتان ڕوون بۆ تۆ چۆن کراوە کاکدانا ئێمە بۆ نمونە ئێستا هەر دوێنێ هێزێکی سیاسی لە کوردستان کە بەشدارە کاندیدەکانی بووە بە شەڕیان لەسەرەوەی کە کاندیدێک پێیوا بۆ دەنگی ئەماوی تر پێیوا بۆ دەنگیەوە ئەو پێیوا بۆ ئەو هەتا کاندیدە بوو کە بەیاننامەی بڵاو کردەوە لەسەر حیزبەکەی خۆی بۆیە ئێستا ئەوەی کە دەنگی لایەنەکانە بۆ نمونە کاندیدی ژمارە فڵان دەنگی لایەنەکەی سراوەتەوە دەنگەکەت چووە بۆ لایەنەکەی تر بۆ کاندیدەکەی ئێستا کاندیدی وایە کەمتر بانگەشەی کردووە زیاتر دەنگێناوە لە یەکێک کە بانگەشەی باشی کردووە لەو لایەنانەی کە ئەم دەنگانەی خەڵکی تریان پێدراوە بۆیە ئەمە حاڵەتێکە ئەم حاڵەتە ئێمە بە وردی بەدوایەچین بە وردیشە زانین کە ئەبێ بەرگری لە دەنگی دەنگدەرانی خۆمان بکەین و دەنگدەرانی خۆمان دڵنیاکەینەوە بە دوای تاکە دەنجێک ئاڕێن ئێمەعملیەمەوێت چۆن لایە نەبووە کاکدانا پێشین هەڵبژاردن لەگەڵ یەکێک لە بەرپرسی مەڵبەندەکانی ئێمە قسەی کردەوە توێتی ئێمە لەم سنوورە لەرزمان لاتوە لەبەر ئێوە کە دڵنیای لەبەر ئێوە ئێمە محاسبەکرین بەڵام ئێستا کە دەنگدراوە جیاوازێکە زۆر فەرقیەیە بۆیە ئەمە جیانی شتێکە بە چاو بە ئاسایی ئەبێت چۆن ئێمە ڕێک چۆن ئەچین بە دوای دەنگدەرانە کاکدانا ئێمە لەگەڵ جیەتی قەزا لە عێراق جیەتی تەشریع لە عێراق و دادگا تایبەتمەندەکانی بواری هەڵبژاردن کۆمسیۆن خەڵکانی پسپۆڕ و شارەزا لەسەر خەتین و بەو شێوانەی کە هەر لە یاسا و دەستورەکانی کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان و بڕگە و مادەکانی یاسا لە عێراق ئێمە بە دوای ئەمە ئەچین کاڵای خۆمان تۆمارەکەین ئەچینە دادگاکان بە هەموو شێوەیەک بە دوای ئەمە ئاچین ئەگەر دادگاکان بۆ نمونە لە جاری پێشوو بۆ نمونە کە خەڵکێک چووە دادگاکان لەبەر وەزعی سیاسی لە عێراق کۆمەڵێ ڕێککار نەگیرایە بەر بەڵام دوایی دادگا ئەو سەلماندی کە ئەو هێزولایانە بەو جۆرەی لێک بەو جۆرە تاوانی بەرامبەر کراوە خۆم بەلای کەمی ئەبێ دادگابی سەلمێنە کە ئێمە تاوانمان بەرامبەر کراوە ئەم تاوانە گەورەیە بۆ ئەوەی کە ئێمە تاوانمان بەرامبەر کراوە بەس دادگا ڕۆڵێکی زەعیفیە لەوەی کە لە کوردستان یان لە عێراق بتوانێت یەکلایی کاتەوە کە ئێمە متمانی تەواوانەیە بە دادگا کە ئەتوانێت ئەگەر بە ڕۆڵی خۆی هەڵسێ ئەو ڕۆڵانەی کە لە ڕابردووە بووە هەڵسێت متمانەمان هەیە دادگا ئەتوانێت کەیسەکان بە بەرژەوەندی ئێمە یەکلای ئەگەر بە بەرژەوەندی ئەو یەکلای نەکردەوە یان ئەوەی ئێوەی خەنە بەردەست لەسەر و ئەوە بێ کە ئێوە بڵین بیسەلمێنن تەزویر لێرەیە کراوە چۆن هەبێت ئەو ئێمە دووشت ئەساسن بۆی کە تۆ بتانی کارەکە بکەی یەکەم بەڵگە دووەم شاهید بەڵێ ئێمە بەڵگەکانمان زۆر ڕوونن هەیە هەمانە
شاهیدەکانیش ئامادەن شایەدیدانی خۆیان ببەنە سەر بۆ ئەوەی کە کار بکرێ. بۆ نمونە ئەمڕۆ ڕەوتی هەڵوێست نوێنەری ڕەوتی هەڵوێست ڕای گەیانەیوت فلانەکەیتە ناو سنووق فلانێکی ترێتە دەرەوە کە ئەمە بۆ نمونە یعنی مەهزەلەیە کە لە هەرێمی کوردستان کە ڕووی داوە. یعنی ئەم دوولایەنە دوای ئەوەی ئێمە بە ئاعترافی خۆیان 350,000 دەنگی وەهمی دووبارە مردوو لە ناو تۆماری هەرێمی کوردستانە بوو، 350,000 لە عێراق دەرهات، لەگەڵ ئەوەی نزیک بە 80,000 کارتی بایۆمتری دەنگدان خەڵک وەری نەگرتەوە، لەگەڵ ئەوەی نزیک بە 100,000 دەنگدەر خەڵکێک لە هەرێمی کوردستان کارتی قەسیرولمەداد کورتمەودایە بوو نەڕۆیش تازەی کاتەوە. هەموو ئەمانە مافیەوەیان نەبوو دەنگ بن. لەگەڵ ئەمەیشا ئەم لایەنانە زیاد لە 200,000 دەنگ زیاد دەکەن کە ئەمە یعنی شتێکە هاوشێوەکەی تەنیا لە کوردستانەیە کاکدانە، تەنیا لە لای ئەمانە هەیە کە هیچ شتێک پێیان عیب نییە، هیچ شتێک لە لای ئەمانە عیب نییە. من 20 مانگ سەعات 9 لەم شوێنە وتم داواکارم یەکێتی و پارتی بەس ئەمڕۆ ڕێز لە یاسا بگرن، بەس ڕۆژی 20 مانگ بیگرن، نەیانتوانی بیگرن، نەیانتوانی یاسا سەروەرکەن کە سەرۆکی پارتی بۆ خۆیاڵێ لە کوردستان کەس لە یاسا گەورەتر نییە. بەڵام سەلماندی یاسا لە خواری خوارەوەی ئەوانەیە کە پێشێلی یاسایان کرد و ئەویش بێدەنگ بوو. باش ئەم تەزویر و دیزاینی کە ئەوترێت تەنها لەم پێنجلایەنە کراوە یا با بڵین تەنها لە سوود و بەرژەوەندی یەکێتی و پارتی بووە یا لە پاڵ ئەمانە خەڵکی کەش قازانجی لێ کردووە؟ بێگومان خەڵکی تریش قازانجی کردووە لەم حاڵەتە. بۆ بێگومان ئێستا هێزێکی وەکو جوڵانەوەی نەوەی نوێژ لەمە حاڵەتە قازانجی کردووە. بۆتان وایە تەزویر بۆوانیش کراوە؟ من ئەوە ڕێی من نییە، بەڵام ئێستا هێزێکی وەکو بزوتنەوەی گۆڕانە و پێی وایە هەموو شتەکانی ئەوان کە ئیمڕۆ ئەوان ڕایانگەیان هەموو شتەکانی ئەوان بە دیاری دراوە بە ئەوان کە ئەوە پێویستە خۆیان ئەو وەڵامکاریە بدەنەوە بە دڵنیایی ئەوەی کە بێدەنگە کاکدانە، ئەوەی بێدەنگە مستەفیدە، ئەوەی بێدەنگە ئیتر پارتی بێدەنگە، یەکێتی بێدەنگە، فلان بێدەنگە، ئەوە بێدەنگە، کاندیدی سەربەخۆ، کاندیدی کۆتا، ئەوەی بێدەنگە مستەفیدە. ئێمە زانیمان کاندیدی کۆتای تورکمان لە هەولێر لە شوێنێک دەنگەیەنێ هیچ کەسێکینی تورکمانی لێنیە، کۆتای مەسیحی لە جێگەیەک دەنگەیەنێ لە سلێمانی کە یەک دانەشی لێنیە. ئەمانە هەمووی دیارە ئەم شتانە. ڕاستە ئەوە بۆ نمونە بڵێم کاکە بۆ یەک کەس کراو بەو جۆرە، بەڵام ئەم یەک کەسە ئەمە بە ئاشکرا کرا، هەموو ئاشکرایەک بەرەنجامی کۆمەڵێک نییە کە نیەنەکان لە پشتیەوە نیەکێکیان ئاشکرا بێ هەموو جارێک ینی ئەم لایەنانەی دەرەوەی پارتی وێشێتی لە دوای تەزویرەکە بزانن تەزویرەکە لەکوێ و لە چ بارێکە لیان کراوە. بۆچی پارتیڵە من ناچمە بژارنەوە تاوەکو زەمانەتم نەدرێتێ بۆ لایەنەکانی دەرەوەی پارتی وچێتی ڕۆژێک ئەمەمان لێ نەبیست بڵێ ئێمە بەشداری ئەم هەڵبژارنە نەکێ تا ئەو چارەسەر نەکرێت. کاکدا ئێمە لایەنەکانی دەرەوە کە جەنابەت ناود لایەنەکانی دەرەوەی یەکێتی و پارتی ئەم لایەنانە ئەتوانم بڵێم زیاد لە 500 کۆبوونەوە کرابێ لە نێوان لایەنەکان خۆیان لە نێوان لایەنەکان و دامەزراوی سەرۆکایەتی هەرێم لە نێوان لایەنەکان و کۆمسیۆن لایەنەکان و قونسوڵەکان لایەنەکان و یۆنامی لایەنەکان و نێردەی سەرۆکی نەتەوە یەکگرتوەکان هەموو ئەمانە کرا، هەموو ئەمانە دڵنیاییان دابەوەی کە بەم جۆرە بێ بەم جۆرە کارەکانە کرێ کە ئەکرێ لە دوجارە بۆ نمونە چیەوە بەردەستی کۆمسیۆنی عێراق و هەموو ئەمانە کرا. ئەم لایەنانە ئەوەی کە ئەمەی کردووە دەسەڵاتدارێکە کە بە ملیارەها بە تریلیۆن پارەی ئەم وڵاتی لە بەردەستایە بۆ ئارزوی خۆی بەکارهێنێ بەبێ ئەوەی کە یعنی هیچ کاکدانا لە هیچ کوێی دنیا نییە هاوڵاتی هەرچی قەیران و مەینەتیە بەسەری بێت و دەنگباتەوە بۆی کە قەیرانێکی بەسەرێنەوە. یعنی معقول نییە کابرا ئێستا یەک دنیا قەیرانی هەیە بەڵام بڕوا دەنگ با بە لایەنە بڵێ من وەڵایی لە خزمەتی توان بەس قەیرانم بۆ دەریێوەڵەن ئەو 800,000 قسوور و 400,000 قسوورێکی یەکێتی و پارتی هێناویانە ئەمە دەنگی خۆیان نییە؟ نەخێر بە هیچ جۆرە دەنگی خۆیان نییە. ئەسڵان دەنگی یەکێتی و پارتی ئەوانەیە کە لە دەرەوەی دەسەڵاتەکەیان هێناویانە ئەویش تۆزێک چێبێ لێ بکەیتەوە چونکە بە پارەی دزراو ئەوان توانیان یەکی کاندیدەکانیان یەکێکیان زیاد لە دەفتەر و یەکێکیان زیاد لە دەفتەر و نیوی پێ بدات. بەڵام کاندیدی لایەنێکی وەکو ئێمە 1,5 ملیۆن دا بە کاندیدێک. وەرە ئەو فەرقانە ئەبێ بێت وەکو من پارە سەرفکە
وەکو من خۆی بێتە ناو پرۆسەکەەوە با من و ئەو بچینە دەنگدان زان کامانەی بینەوە. باش لەسەر ئەو ژمارە زۆرەی دەنگی پوچەڵ کە ئاماژێکیشی پێکرد بە نزیک بە 210,000 دەنگی پوچەڵ بە کۆی دەنگدانی تایبەت و دەنگدانی گشتی ئەمەی شوێ نییە لە پرسیارەکانی ئێوە؟ بە دڵنیای یەکێکە لە پرسیارەکان. ئێمە کاندیدمانێ برای کاندید ئێمە ویستی خۆی دەنگ بدا بە براکەی کە کاندیدی ئێمە نەیانێشتووە بەرپرسەکەی لەگەڵی چۆ تا سەر کابینەکەش. ئەمە تا لەکوێی دنیا ئەمەجێ بێتەوە کە برای کاندیدی یعنی خەڵکی ترێ ئەمڕۆ کاندیدێک لەگەڵی بووم لە تەلەڤیزیۆنێکی تر قسەمان کرد لە شوێنێک مێردەکەی دەنگی یاوە دەنگی مێردەکەی دیار نییە. یعنی دەنگی مێردەکەی بۆ ئەو دیارێ کێشەی خێزانیش جا بوو بە سوعبەتی شوتیان کاکە تۆی چۆن لێ قوبوڵەکەی منیشتە کاکە لێی گەڕێن با فەقیرەت قسەیە نەکا لەسەر تەلەڤیزیۆنە دوایی لەسەری بکەی. یعنی دەنگی پیاو بۆ ژنەکەی ژن بۆ پیاوەکەی مناڵ بۆ باوکی خوشک بۆ براکەی برا بۆ خوشکەکەی باوک بۆ کوڕەکەی هیچی دیار نییە. یعنی سەیر و سەمەرەیە دیار نییە. باش کاکتۆر لەسەر من قسێکەکەم ئەمە مەبەستم پێی پرسیارێکە ئەجینە نە نوێنەری نەوەی نوێ لێرەیە نە بەرنامەکەی ئەمەش لەسەرەوانە بەڵام ئەگە بیرە بێ شاسوار عەبدولواحید سەرۆکی جوڵانەوەی نو ینی لە پەیامەکانیان باسی لەوە کرد ئەگەر بێت و ئەم جارە یەکێتی و پارتی زۆری نەبن خەڵک لەوەی کە هەیە زیاتر زەلیلترەکرێ زیاتر پارێ ئەبڕێ وەزعی خەڵک زیاتر تێگەچێ وای ناوت باش ئێستا ڕوونەکە یەکێتی و پارتی زاهرن بە هەردووکیان زۆرینیان هێناوەتەوە نەوەی نوێش 15 کورسی هەیە 15-16 کورسی هەیە لایەنەکانی دەرەوەی دەسەڵاتیش ئەم لایەنانی کە کۆبوونەتەوە نزیک بە 15-16 کورسیان ئێمە نزیک بە 32 کورسیەکەکە کاتیەوە نەهاتووەکو سەدر ئێوە هەڵوێستێک وەرگن ئێوە هەمووتان بڵێن ئێمە ناینە ناو ئەم پەرلەمان و ئەم پرۆسەیە و فەرمونێ خۆتان چێکن بیکەن. کاک دانات جەنابەت ئاگاداری ئێمە هەموو خەڵکی کوردستانیش ئاگادارە لە مانگی 2 کۆمەڵی دادگەری کوردستان کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی کە تەواو بوو ڕامانگەیان با لە هەرێمی کوردستان سەرجەم لایەنە سیاسیە ناڕازیەکان بین لیستێ دروست بکەین. با لیستێک دروست بکەین هەمومان بەرامبەر ئەم دەسەڵاتە بین کە هەمومان لێی ناڕازین. بەداخەوە هیچ لایەنێک نەهاتە ژێرباریەوەی کە ئێمە ئەو لیستە دروست بکەین. ئێمە کۆمەڵی دادگەری کوردستان بانگەوازمان کرد بۆی لیستی ئیسلامیش دروست بکەین. بەداخەوە هیچ لایەنێکی ئیسلامیش نهات لەگەڵمانە لیستی ئیسلامیش دروست بکەین. بۆیە ئێمە ئامادە بووین بۆ ئەوەی کە ئەم کارە جێبەجێ بکەین. ئێسایش بۆ نمونە هەموو بژاردەیەک لە بەردەم ئێمە کراوەیە کۆمەڵی دادگەری کوردستان ئەمڕۆکە ئەنجومەنی باڵا بەڕەسمی ئەنجامەکانی هەڵبژاردن ڕەدەکاتەوە و بەڕەسمی ئێمەی ڕاستپاردۆوە تیمی یاسایی ڕاستپاردۆ کە بە دوواداچوونەکەین بۆ تەواوی ئەو بەڵگە و دیکۆمنتانی کە هەیە هەموو ئەم ئەنجامە ڕەدەکەینەوە و هەموو بژاردەیەک لە بەردەممانە کراوەیە ئەوەی کە چۆن بچینە پەرلەمان یان نەچینە پەرلەمان چی بکەین لە پەرلەمان یان نەیکەین پرۆسی سیاسی چۆن درێژە پێ بدەین یان چۆن درێژی پێ نەدەین هەموو ئەمانە بڕیارێکی دەستە جەمعی پێویستە کە ناوەندی قەرارەوە تاوتوێیەکە بۆ ئەمەیش ڕەنگە ئێمە پێمان وایە کۆمەڵ بۆ ئەمەش ئاساییە هەموو لایەنەکان بین پێکەوە بتوانین دەستە جەمعی بین هەر ئەوەش ئێمە ئەمڕۆ دەست پێشخەریەمان کردووە کە لایەنەکان لە بارەکای ئێمە کۆبووینەتەوە و لە بارەکای ئێمە گەڵاڵی ئەومان کردووە پێکەوە ڕوبەڕووی ئەم دیاردەیە ببینەوە بۆیە ئێمە ئەمە بە مەبدە ئەزانین کە پێویستە بە هەر شێوازێک بووە ئەم دەسەڵاتە ئەبێ بێتە خوارەوە ئەم ڕۆیان بەیانیە بێتە خوارەوە ئەبێ ئەم گەندەڵیە کۆتایی پێبێ ئەبێ ئەم دەسەڵاتە ڕابگیرێ نابێ بە هیچ جۆرێک بەردەوام بێت ئەم سیاسەتە چەواشەکاری و برسیکردن و ئەوانە نابێ بەردەوام بێ ئێمە هیوادارین لایەنەکان بانگەواز لێرەوە بۆ لایەنەکان بۆ خەڵکی هەرێمی کوردستان بۆ ڕۆژنامەنووسان بۆ چالاکوانان بۆ خەڵکی ناڕازی بۆ خەڵکی ئازادی خواست بۆ هەمووی فەرمون هاوکارمان بن دڵنیا بن بەردەوامە بین تاوەکو حەق ئەدەینەوە خاوەن حەق. باش ساڵێکی کە بە پێی بڕیار بێت هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراقا ئەگەر ئەم بابەتە بەلایەکان نەخرێت دەنگدەر جارێکی کە لایەنەکانی دەرەوەی یەکێتی و پارتی ئەتوانن دەنگدەرەکانیان بێننەوە سەر سنووقی دەنگدان ئەوەی کە ئیمڕۆ ئێمە ئیمڕۆ دوێنێ دەنگدەر زەختمان لێکا بە دوایە بچین بەڵێ ئەگەر ئێمە ئێسا
باتان قسەمان بکردا خەڵکی دەنگدەریش بی و تا ئەمانە چی بوو نەبڕایەوە ئەمە شتێک بوو دووبارە بوو نازانم چی بەڵام عکس بوو من یعنی ئێمە مەکتەبی هەڵبژاردن و ئاماری کۆمەڵی دادگەری کوردستان خەڵک ئامادە نەبوو یعنی خەڵک لێ قبوڵ ناکردین دوێنێ شەو قسە نەکەین یعنی دوێنێ شەو بە ئەو پەڕی زەختەوە ئێمە نەمان قسەمان نەکرد بۆ ئەوەی ویستمان بەرچاوڕۆن بین ناکرێت بەس قسە بکەی بەبێ بەرچاوڕۆنی یعنی ئەمڕۆ تا عەسر کە توانیمان تۆزێ بەرچاوڕۆن بین بەڵام خەڵکێکی زۆر سەرکۆنەی کردین کە نەمانتوانی قسە بکەین یعنی درەنگ قسەمان کرد ئێستا بەشی ئەوە بەڵگە لە بەردەستی ئێوە و لایەنەکانیشا هەیە بتوانن بیسەلمێنن بۆ دادگا بە دڵنیایی بەشی ئەوە زیاتری شەیە کە ئێمە بتوانین بیسەلوێ ئێمە کاکدان لە دۆک کۆمەڵی دادگەری کوردستان لە ساڵی 2018 3902 دەنگیەناوە 3902 دەنگ کە لەو کاتا کاندیدەکانی ئێمە هەر نەناسراوی یعنی ناسراوی کاندیدەکانی ئەو کاتەوانی ئێستا زۆری فەرق بووە ئێستا ئێمە کاندید بە ئاعترافی هەموو لایەنە سیاسەکان لە بەقووەترین کاندیدەکانی پارێزگای دووەک بازنەی دووەک کاندیدانی کۆمەڵ بوون ئێستا کۆمەڵ دەمەکانی کەمی کردووە لە کاتێکە خودی کاندیدی ژمارە یەک بە تەنیا زیاد لەو ڕقەمە ئەیەنا خود ئێمە زاین کە کاندیدەکانمان لێرە بینی ئەوانەی دووەک بەتەما بوون لە دووەک ئێمە 3 کورسی بێین و خەڵکی چالاکوانیش ڕاپرسیەکانیش پێیان وابوو کە ئێمە ژمارەی دەنگەکانمان زۆر زیادێکا لە دووەک بەڵام کێرڤەکەی پێی وتین ئەم جارە 3200 و تقریبا 30 دەنگمان هێناوە کە هەر لە ڕێوە چەندێک کەممان کردوە تقریبا 760 یعنی تقریبا 700 دەنگ کەممان کردووە عەجەبە تۆ کاندیدەکانت ئێستا لاوازتر بەهێزتر بێ ناسراوتر بێ 6 ساڵ ئیشت کردبێ کۆمەڵ جاران لە نیوەی پارێزگای دووەکیش لەوانێت دەنگی نەبوو بێ ئێستا سەدای لە هەموو پارێزگای دووەکە بووە ئێمە لە ناو چەند قەزایەکی پارێزگای دووەک دەنگێکی باشمان هەیە ئێستا چی دەنگەکانت کەمە بێتەوە کە ئەمە بەڕاستی باڵگەی حاشا هەڵنەگرە لەوەی کە پێت ئەڵێ ئەم ئەنجامانە ئەوە نییە کە تۆ ئەدویست یعنی من بەرپرسی مەکتەبی هەڵبژاردن بووم پێم وا بووە و ئیسەیش پێم وایە ئێمە هیچمان نەکردا 5 کورسی بانێن هەر هیچمان نەکرا بەس ناوی کاندیدەکانمان باە 147مان بخستایەتە سەر شاشەی پێیان 5 کورسی کەمترمان ناهێنا باش دەوترێت چواربازنەش زەرری یاوە لە ئێوە ئەوە تا چەند ڕاستە ڕەنگە ئەمە بە جۆرێک لە جۆرەکان ڕاست بێ ڕەنگە ئێستا کاتێک کە من بە سەتحی سەیرەکەم 4312 دەنگی هەڵەبجەم لە بەردەسە ڕاستە 7000 دەنگم لە سلێمانی لە بەرچاوە ڕاستە 3000 و کەسرێکی دووەکیشم لە بەرچاوە ئەمانم لە بەرچاوە کاتێک کۆیەکەمەوە ئەڵێم لە بەرەنجامە کورسێکی کرد بەڵام ئەوەیشمان لە بیر نەچێ ئێمە چواربازنە هاتین خەڵک زۆر شتمان بڕی زۆر دەستمان بڕی یەکێک لەو دەسەی بڕیمان خەڵکێک بوو لە دووەک پیشانی لێدادا لە سا 1970 بەرزە کردەوە ڕێژە لە سلێمانی کەمە بوو بەوێت بە دەمەکانیوێ لێرە چەند کەسێکی بۆ خۆیە بێت بەڵام بەشێ لە ڕەخنەگران ئەڵەن لەگەڵ ئەو دەستانی ئەوە نیشتان بڕی دەستی خۆشتانی خۆ بڕا ئێمە دەستی ئێمە نەبراوە لەوەی کە کاکدانا دەنگی حەقیقی ئێمە زیاترە لەوە ئێمە ئێستا بۆ نمونە هەر چواربازنەوای کرد هێزێک بتوانێت بە نزیک بە 7000 لە دووە کورسێک بە ئەگەر یەک بازنە بواە بەخەویش نەیەتوانێت هیچ کەسێک لە دووەک کورسی ببایان بە جۆرێ لە جۆرەکان ئێمە ڕاستە ئێستا بە سەتحی سەیرەکەی دەنگی فەوتاوە کۆی دەنگەکان کورسێکی کردووە بەڵام لە دەرەنجامە ئەگەر بیتە سەر کۆی گشتی و ڕێژەکان و ئەوانە ڕێژەکان هەر وەکو خۆی لێ هاتەوە ئەنجامەکانیش بەم جۆرەی کە دیاری کراوە هەر بەو جۆرەیە بوو باش بە ئەمە وەکو کۆتا پرسیار بێ قسەکەمان تەنها لەسەر کۆمەڵی دادگەری نییە دەنگی کەمی کردبیان کورسی کەمی کردبیانەگەمە بینە سەر حاڵەتی ئیسلامی ئەنی دکتۆر ڕۆژانێک بۆ یەکگرتووی ئیسلامی 10 کورسی هەبووە ئێمە 6 کورسیمانە بۆ مە 16 کورسی ئێستا بە هەردوو لامان 10 کورسیمان هەیە ئەمە حەفدە یعنی ئێستا بە هەردوو لامان دەمان هەیە ئەمە خاڵێکی تر ڕۆژانێکە بۆ ئێمە 120,000 دەنگمان هەبووە
برایانی یەکگرتو نزیک بە 200 ئەوەنە هزار دەنگیان هەبوایە ئێستا ئەمە ینی هەر دەنگدەری لایەنە ئیسلامیەکان ینی ئەگەر ئەمە ڕاست بێ نەکو ئەو تەزویرەی ئێوە باسیەکەن یعنی ئەمە خۆی لە خۆی ئەمش هەر جێگەی پرسیارەوە نیە بە دڵنیایی ئەمە جێگەی پرسیارە کاکدانە ئێمە ئێستا حاڵەتێک دروست بووە ئەم حاڵەتە بەشێکی پەیوەندی بەوەوە هەیە کە خەڵکانێک ئێستا بوونەتە موفتی ئەم مفتیانە بەبێەوە هیچ بزانن بەبێ ئەوەی هەر کەلیمەی فتووا بزانن چیە لە خۆیانەوە فتووادن لە ساڵحی دەسەڵاتێکی گەندەڵ لەبەرەوەی بەرژەوەندی تایە هەیە خەڵکێکەیە خۆی ناوناوە بەناو فڵان بەناو فیسار خەڵکێک خۆی ناوناوە شوێنکەوتەی فڵانە ڕەوت فڵانە شاخ فڵانە ئەوە فڵانە ئەوە هەمووی خزمەتە بەو دەسەڵاتە کە ئەو بەوالی ئەمریە زانێ و پێی وایە ئەو دەسەڵاتە ئەتوانێت خزمەت بەو بکە بەس کابرایە بابایەکی موسڵمانی دەست بە دەستێژ ناتوانێت خزمەت بەو بکە ئێمە ئەبینین هەر ئەمڕۆ ئەبینی هەر لە دروستبوونی ئەم پەرلەمانە کە ئیشاڵا ئێمە نایاڵێن بەو جۆرە بڕاو ڕێکە بێتەوە بەڵام ئەگەر بەو جۆرەیش بوویەوە ئەو کاتە ئەو خەوارە و خەڵکە ئیسلامی کە نەچوو بۆ دەنگدان کە خەڵکی پەشیمان کردەوە بچێ بۆ دەنگدان کە ئەمە لەبەرەوەی ئەو ژیانی لەبوا بوو کە دەسەڵاتێک دەرچێ بەز ئیسلامیەک دەرنەچێ هەر ئەوە بینێ کاتێک یاسا دەرەکرێت دژی دین دژی خێزان دژی بەها ئیمانیەکان دژی بەها ئیسلامیەکان دژی بەها خێزانەکان هەر ئەوە دێتەوە لای ئێمە و ڕەخنەکانی دەرەکاتەوە ئێوە خەریکی چینوانە من خەریکی ئەوەنم کە تۆ خەڵکت لێ ئەمە دیوەکی تریشەوەی ئەگەرەوەی ئەوەی دیزاینەکەی کرد بێ لەەوە لێدان وە لە ئیسلامیەکان دیوێکی تریشی ئەوەیە کە بە دڵنیایی ئەمە بەرنمەیەکی زۆر تۆپمەیە بۆ ئەوەی کە ئیسلامیەکان لاواز کاتەوە بەشێکیشی بەڕاستی هەڵی هێزە ئیسلامیەکانی ژەبێ هەمی اعتراف بکرێ بەوەی کە هێزە ئیسلامیەکان بۆ نمونە هێزێکی ئیسلامی لە هەڵەبجە ئەگەر لە ئێمە کۆمەڵی دادگەری کوردستان بە نزیک بە چەند سەد دەنگی فەوتاندمان یعنی کورسێکەمان لە دەستدا بەڵام لەوێ هێزی لایەنە ئیسلامیەکان چەندین دەنگیان یعنی بەوەی پێکەوە نەبوون چەندین دەنگ فەوتا کە ئەم پێکەوە نەبوونە ئەم دەنگەکانە فەوتێنێ ئەم کۆمەڵێکیش لە خەڵک لە بەرەنجام ئێمە نایەت دەنگت پێ بداتەوە ئەمەش بەشێکە لەوەی کە پێویستە هێزە ئیسلامیەکان ئەم جارە بە دەمبانگەوازی ئێمەوە نهاتن هیوادارم ئەم جارە هەمومان یعنی ئەوان بێن بڵێن کاکە ئێمە بە دەم بانگەوازیەوە نهاتین بەس بایم جارە پێکەوە بین با جارێک پێکەوە بین ئێمە لە کەرکووک ئەزمونێکی جوانمان پێشکەش کرد هەرچەند کورسیمان نێنا بەڵام توانیمان دڵی خەڵکێکی باش خۆشکەین لە هەڵەبجە کاتێک برایانی پەیوەندی ئیسلامی دێنە ناو لیستی پشگیری لیستی کۆمەڵەکان خەڵکێکی زۆر خەڵکێک کە لە دەرەوەی بازنەی پارێزگای هەڵەبجەیش بۆ دڵخۆش بۆ هەنگاوە ئەگەر چی هەنگاوەکەیش ئێمە بەداخەوە بەوەی ئەو وەزعی کە ئێسایە نە کورسێکەمان لە دەستدا بەڵام هەنگاوێکی باشمان بڕی دکتۆر بێسون حەمە ساڵح بەرپرسی مەکتەبی هەڵبژاردن و ئامار سوپاس بۆی لەم دەرفەتە لەگەڵمان بوویت خۆشەویستان تا ئاڵلقەیەکی نوێی ئەمڕۆ هەموو لایەک بەخوای گەورە ئەسپێرین خواتان لەگەڵ